داخوا ئێوە وڵاتێکی ئەمریکایین یان نا پرسیارێکە بە سەرژمێری ساڵی 2020دا زیاد کراوە کە ڕاست دەمەتەقەی کۆچبەری ئەمریکا دێنێتە گۆڕێ. پێم وایە ڕوونی دەکاتەوە کە ئەو خەڵکانە لە وڵاتی ئێمەدان و زانیاری دەدات کە ئێمە بتوانین بە گوێرەی یاساکان و بە گوێرەی ڕێوشێن هەنگاو بنین. لە دەمێکدا کۆشکی سپی دەڵێت بڕیاری زیاتر وا دەکات ئەژمارەی خەڵکیان بە دروستی هەبێت. کالیفۆرنیا سکاڵی یاسایی بۆ بەربەستکردنی ئەو هەنگاوە پێشکەش کردووە. پرسیارکردن لە هەر کەسێکی ئەمریکایی سەبارەت بە وڵاتی بوونی بەداخەوە درێژەی ئەجێندای بە ئاشکرای سەرۆکە بۆ ئەوەی ئاگری دژمنایەتی دژی کۆچبەری لە وڵاتماندا زیاتر بکات. ئەو ڕاوەرگرتنە کە هەر 10 ساڵی جارێک ئەنجام دەدرێت زانیاری گرنگ بۆ ئەمریکا دابین دەکات و لە بودجێ فێدراڵ ڕابگرا تا نوێنەرایەتی لە کۆنگرێس بڕیاری لەسەر دەدات. پرسیاری سەبارەت بە وڵاتی بوون بۆ ماوەی 100 ساڵە لە سەرژمێری ئەمریکا واتە هەتا 1950 زاینیدا هەبووە. لەو کاتەوە دانیشتوانی ئەمریکا کە لە دەرەوە لەدایک بوونە لە وڵاتەدا زۆر زیادی کردووە. ئێمە دەزانین لە ئاکامی سیستمی شپرزەی کۆچبەریدا بۆ گەلێک لە خەڵکی ئەو وڵاتە ئەگەر پرسیار سەبارەت بە هاوڵاتی بوون هەبێت دەترسن لە سەرژمێریدا بەشداری بکەن. دا ئەیالەتی دیکە هەر هەڵوێستی کالیفۆرنیایان گرتووە. سکاڵیان پێشکەش کردووە و بەرهەڵستی ئەو پرسیارە دەکەن. هەوتوی ڕابردوو لە کۆنگرێس وەزیری بازرگانی کوتی نیگەرانەکان وە بەرچاو دەگرن. گەلێک پرسیاری لاوەکی سەبارەت بە سەرژمێری دروست سنووردارکردن و کەمی وەڵامەکان هەن کە ئێمە لە بەرچاوی دەگرین. بەڵام زیادکردنی ئەو پرسیارە لە دوای کاتدا زیانی دارایی زۆری بەدووادا دەبێت. بەراورد کراوە بە دابەزینی لە سەدایەکی ڕێژی وەڵامەکان 55 میلیۆن دلار سەرف دەکرێت چونکە کاتێک دەتەوێت ژمارەیەکی دروست بەدەست بێنی بەڵام خەڵق وەڵام نادەنەوە ئەو کات ناچار ڕاستەوخۆ کارمەندان بۆ ماڵان بنێری بۆ ئەوەی ڕێژەیەکی گشتی وەڵامەکان وەدەست بێنن کە ئاکامی وەردی هەبێت. پشتیوانانی ئەو هەنگاوە دەڵێن شتێک بە ناوی ترسی کۆچبەران نەدیتراوە. گرنگ نییە چی ڕوودەدات کەس ناتوانێت بڵێ کە ئەو زانیاریە بۆ بەشی جێبەجێکردنی یاسا بەکاردێت چونکە یاسا ڕێگای پێنادات و هیچ بەڵگەیەک نییە کە ئاوا بێت بۆیە تەنیا بابەت ئەوەیە کە نەیاران نایانەوێت خەڵکی ئەمریکا بزانن و تێبگەن ڕادەی کەسانێک کە لە دەروی ئەمریکا لە دایک بوون چەند گەورەیە و چەند لە سەدی ئەوان بە نایاسایی لێرن. ئەوەش بابەتێکە کە دادگاکان لە ماوەی کەمتر لە 2 ساڵ تا کاتی دەستپێکردنی سەرژمێری چارەسەری بکەن.